یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا تیمەکەی بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆ سەرۆکایەتی هەرێم ئامادەیە. لە کەشێکی هەواڵانە ئەمڕۆ دوای کۆبنەوەیەکی درودرێژی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان هەواڵانی خۆمان کاندیدەکانی خۆمان ناوزەند کرد بۆ سەرۆکایەتی پەرلەمان جێگری سەرۆکی هەرێم و تیمەکەشمان ئامادەیە بۆ کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان. سوپاستان دەکەم. بۆ وەزیرەکان چێ کاندید کراوە بۆ وەزیرەکان ئەو ناوانەی کە ڕاگەیەنە ئەو ناوانن؟ سبەینە لە کاتی خۆیە ناوەکان وەسیڤەکانیان تەسلیمەکەین بە سەرۆکی کاندیدکراوی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ ڕێکوت لەو کاتی خۆیان لە وەختی خۆیان قسەی لەسەرەکەین هەردووران. دەکاری قسەکان تا باسییان گەڵەی پۆستەکانمان بە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی پەرلەمان ئامادەیە. ئێوە 6 وەزارەت و 3 سەرۆکایەتیتان هەیە، سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و پەرلەمان. ئەوەستی متەکاریکە وەکو ناوەکان ناڵێ پۆستەکان بە هەموو وەزارەتەکانی لایکە یان یەک وەزارەت وەدراوە بۆ هەموو وەزارەتەکان دەستەکان جێگری سەرۆکی هەرێم سەرۆکی پەرلەمان هەر هەمووی ئێستا ئامادەیە. ماوەی 10 ڕۆژی ناوێ ئێستا کە ئێمە پۆستەکانمان ئامادەیە ئەگەر برادرانی پارتی و گۆڕانیش ئامادە بن لە کاتی خۆیان ڕۆژی چوارشەممە هەموو شتێک کۆتایی پێ. ئارامبەختیار لە کوردستان 24 باس لەوە کرا کە جێگیرەکەمی سکرتێری گشتی یەکێتی نامەیەکی ئاراسەگر کە ناوی کاندیدەکانی تیابوو بۆ ئەو کاندیدانە هەڵبژێرێت بۆ شێوە هەڵبژێردا یاخود بە دەنگدان. من وەڵاممانەوت پێم وتن لە جێوێکی دیموکراسی دۆستانەیە هەواڵانەیە بە ئیجماع کاندیدەکانمان دەستنیشان کرا. ئەگەر هەڵگەری هەڵۆشانەوەی ڕێکەوتنەکەی پارتیەکێتی لەسەر پارێزگاری کەسب یەکێتی هەتوانێت بەشداری حکوومەتیان مەرجی بەشداریکردنی یەکێتی پارێزگاری کرد. هەڵ ناوەشێتەوە. ڕاستیم لە پێیان ئەڵێوەڕێکەوتون کە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بۆ سەرپانی و سوارزانی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگاری کردووە بۆ دیاریکردنی پارێزگاری لە پشتی یەکێتی لە یەک ڕۆژەوە پشتی وە هەیە بەو شێوەیە بێ کە لە بەرژەوەندی میلەتەکەمانە. سوپاسان.